مەترسیەکی تریشێ ئایا وتەبێژی کۆمەڵ ڕای دەگەیەنێت فشاری دەرەکی بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە ئارادایە و تای هەڵبژاردنەکەش زۆر بەرز دەبێ و ململانەی توندی لێ دەکەوێتەوە. پێم وانێ لەم پەرەکان ناچوبێتن و هیچ زەمینەیەک لە ئارادانیە بۆ هەڵبژاردن غەیری فشاری دەرەوە نەبێ، فشاری نەتەوەی گرتوەکان و فشاری نوێنەری ئەمریکایەکان کە هاتوون وڵاتانی ڕۆژاوە. مەترسیەکی تریشێ ئایا محکەمەی فدرالی چی بڕیارەدات؟ بەڵێەوەی 15 بەڵێ چکە ئەگەر بڕیار بەو لایەنەیە بدا بەو تیجاهەیە کە لەوەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەو ڕۆپیان خۆش بێ کە بڕیارەکەوا بێ کە پەرلەمان بەسەر چووە و ئەو یاسایی کە تەمەنی خۆی درێژ کردوتۆ نایاساییە ئەگەر ئەو بڕیارە بدات تەوان ئەو کات حتمما دێنە سەر هەڵبژاردن و ئەو کاتیش دەرفەت بۆ تعدیلکردنی ئەم هەڵبژاردنە تاکەی زۆر بەرزە بێ. بەچی دیارە تاکەی بەرز؟ تاکەی بەرزە بێ ینی دیارە هەل ئێستاوە لێ خوێندن لە یەکتر هەیە، شکاندنی یەکتر هەیە، ناڵێن هەموو هەڵبژاردنە تایەک هەیە وانێ ئەم پێم وایە ئەم جارە ئەم هەڵبژاردنە گرانە تای هەیە. لا بەشێکی دیکەی قسەکانیدا وتەبێژی کۆمەڵ ئاماژە بەوە دەکات پارتی و نەوەی نوێ پێشنیازیان کردووە کە دادوەران سەرپەرشتی کۆمیسیۆن بکەن، بەڵام کۆمەڵ لەگەڵیدا نییە. بەو پێی ئەو کاتە کۆمیسیۆن بە تەواوەتی ڕادستی دەسەڵات دەکرێت. بانگشەیەم زۆر پێ خراپە بەتابەت کە لایەنێکی ئۆپۆزیسیۆن بکات باسی دادوەر بکات، دادوەر بێتە جێ کۆمیسیۆن لە کوردستان دادوەری بێلایەن لەکوێ هەیە؟ گەشەم گوێ لێ لە هێزی دەسەڵاتیش و هێزی ئۆپۆزیسیۆن پارتیش پێشنیازێکی لەو شێوەی هەبوو ڕاستی بوو بەدانی هەم نەوەی نوێ لاری نییە و هەم پارتیش ینی یەکێ لە ئۆپشنەکانی بیستمە ئەوەیە. دادوە سەرپەرشتی ینی بۆ پارتی ئاسایی ئەگەر ئەو تەرحی هەبێ ینی ئاسایە دوسێ ئۆپشنی خستۆتە ڕوو پارتی ناڵێ هەرەوە. بەڵام نەوەی نوێ لای ئێمە کە زوو هاتن تاکیدیان لەوە کرد کە دادوەر بێ. ئێوە دژیەوەنەوە خۆتان من پێم وایە دادوەر یانی ئەو کاتە هەرێکی تو پارتیە بێ ئەو کۆمیسیۆنە. راپۆرتێکی نەتەوەی گرتوەکان هەیە کە لە هەولێر لەگەڵ نمایندەی مەسیحیەکان و ئەرمەنیەکان و تورکمانەکان دانیشتوون و ینی نوێنەرە ڕاستەقینەی خەڵکەکە ئەو نوێنەرانە لەو لەمانەی کە ئێستا لە پەرلەمان ناڕازین تورکمانانەیە ئەو ئاشوریانەیە و ئەرمەنیانەی کە چوون ناڕازین لەمانەی کە ئێستا نوێنەرایەتیان دەکەن و پێیان وایە فشاری سیاسی دەسەڵاتیان لەسرە. لەبارەی ئامادەکاریەکانی کۆمەڵ بۆ هەڵبژاردن محەممەد حەکیم دەڵێت کاریان کردووە و دەبێت هەمووان بێنە مەیدان. ئێستا دوای 2023 و 2005 کە ئێمە هاتوونەتە ناو گەمەی سیاسی و ئیشی سیاسیەکەی دەبێ ئەوانەیش کە ڕێکخراوێکی دەرزوتنەوە وانەی قورئان خوێندن ئەوانەی کە هەمانن یانوانەی کە کۆمەڵ سپۆنسەریان دەکەن حتا بانکخوازێک کە ڕای لەگەڵ حزبە سیاسی ئیسلامیەکان نەبێت دەبێ بزانێ کاری ئیسلامی دەرفەت بە دەرز و دەوری ئیسلامی ماوەتەوە سەر توقلی ئیسلامیەکان بە کۆمەڵی دادگەریەوە و دەبێ هەموو چین و توێژە ئیسلامیەکانی تر بزانم کە حسابی کار و کاروانی و ڕێدان و مرونەت لەگەڵ حتا وجوه ئیسلامیەکانی ترە بە پێی مووقعی ئیسلامیەکانە لە پەرلەمانی کوردستان ئەویش کە دێت ئەم کاروانە ئەم عەمەلیە سیاسیە ئەپێوێ بە شتێکی مادی ئەوە بەحسێکی ترە زۆرێک لەوە بیبینن لە پولی وەرگیراوی پەرلەمانتەرانەوە هەڵسەنگاندن بکەن لەگەڵ ئەوەی من جەماوەری کۆمەڵی دادگەری و دەنگدەران و هەوادارانی دڵخۆشەکەم ئێمە لە کۆنفرانسا بووین لەگەڵ ئەحزابی ئیسلامی ترا ینی کۆمەڵی دادگەری نوێنەرەکانی بە ئێستەیشەوە 1995 ئەوانە پابەندی بڕیارەکان هیچ حزبێک وەکو کۆمەڵ ناکە هیچ حزبێک داوە بە ئێستایشەوە وەکو کۆمەڵی دادگەری. دەربارەی ناڕەزایەتی خەڵکیش و تەبێژی کۆمەڵ ئەوەی خستە ڕوو خەڵک چاکسازی نەدیوە هۆشداریش دەداتە دەسەڵاتداران لا تەقینەوەی دۆخی هەرێمی کوردستان. مای ڕای چەڵەکاندوون بۆ وەڵامی ڕۆژنامەیاندایەوە ئەو ڕۆژنامەیەک بوو ینی
ڕۆژنامەکە لە ئاستی حکوومەتی هەرێم نەبوو پێی قەڵز بوون و ینی ئەویاندا هەرێم وەی کەس ینی ئین نەکە هەرێم قوارەیەکی دەستوریە لە عێراقدا حقیقەتێکە بەس تۆ لە جیاوای بەگژی ڕۆژنامەیە بچۆ بچی دەبێ بێ وەلای خەڵکی خۆت خەڵک وای لێ تۆ متوانێت بە هەرێم نەمێنێت ڕاپەڕنجەماوەەر نەیکرد هەر کورد نەبوون لەبەرەوە ینی پێم وایە دەسەڵاتی کوردی بە زەحمەتی نەزانێت خەڵک ینی بتەقێتەوە. ڕێگنەکەوتنی پارتی وێکێتی لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتێکدایە دۆخی هەرێم چەقی بەستووە و نیگەرانیەکانی خەڵکیش گەیشتوونەتە لووتکە.